سەر ئەو بابەتە دکتۆر محەممەد بازیانی ئەم پرسی هەموارکردنەوەی دەستوری تورکیا گەڕانەوەی بۆ سیستەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو مەترسیە گەورەیە کە باز دەکرێت گەڕانەوەیە بۆ بە جۆرە لە جۆرەکان وەک دەوترێ بەرەو دیکتاتۆریەت و لادانە لە دیموکراسی. سەرەتا بەناوی خوا ئێوارە باشی لە بەڕێستان و بینەرانی خۆشەویست و میوانە بەڕێزەکەتان دەکەین کاکە دکتۆر ئەگەر چی ئەو بە خێراتنی ئەمەی نەکرد بە حاڵ لەطیفەیەک سپاسی بەڕێز دەکەم قەیدی نییە. بەنسبەتی بەڕاستی ئێمە ئەزمون و تەجروبەیەکی تاڵمان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوینە سیستەمەکان بە تایبەت سیستەمە ڕیاسەکان دائیمەن دیکتاتۆرێتی لە دواوە بووە. ئەمە حاڵەتێکە حەقی خۆیەتی ئێمە دڵڕاوچێمان توش بێت چووکە بەڕاستی ئێمەی کورد بەردەوام لەو سیستەمانە ترساوینە بە تایبەت سیستەمی ڕیاسی و حتا سیستەمی بەرلەمانیش بێ بەنسبەتی کوردەوە بەڕاستی خۆ تەجروبە و ئەزمونمانەیە لە سەگەڵ سیستەمی بەرلەمانیە لە تورکیا سیستەمەکە سیستەمی بەرلەمانی بوو. زعیمی کورد ئاپۆ گیرا لە سیستەمێکا کە سیستەمی بەرلەمانی بوو با بڵێن سەرۆکی وەزیرانیش کابرایەکی چەپیش بوو ینی چەپڕەویش بوو حیزبێک بوو ئیمتیداد بوو حیزبەکەی ئەتاتورکیش واتە ئەم حاڵەتی سەرۆکایەتیە کورد زۆر ئیسراحەتی لەگەڵان نەکردو بۆیە دائیمەن بە چاوی گومانەوە تەماشای دەکا. ئەوە حاڵەتێکە یعنی با بڵێن دائیمەن سیستەمی ڕیاسی بەداخەوە دەڵێن لە ڕۆژهەڵاتی ناوینە دیکتاتۆریەتی تیا دروست بۆ بەڵام لە ڕۆژ ئاوایە ئەتوانم بڵێم دیموکراتێتی تیا دروست بۆ سیستەمی ڕیاسی لە ئەمریکا سیستەمی ڕیاسی سەرۆکایەتی لە فەڕەنسا تەماشاکەین دەستا و دەستی دەسەڵاتی تێدایە. ئەمە حاڵەتێکە بۆیە کورد بەڕاستی لەو سیستەمە دەترسێ بەڵام ئەوەی کە ئێستا لە تورکیا ئەگوزەرێ ئەگەر سیستەمەکە سەرۆکایەتی بەیان بەرلەمانی بێ خۆ تا ئێستا سیستەمەکە بەرلەمانیە سەرۆکایەتیش نییە باشە ئەوە حاڵەتێکە ئەتوانین بڵێن واقعان ئێمە ترسی ئەومان هەیە لە سەرۆکایەتی بەڵام کورد ئەگەر بێتە سیستەمەکە بێتە سیستەمی سەرۆکایەتی پرسیارەکە چ زەرێرێکە کا کورد و ئەگەر بەرلەمانی بێ چ زەرێریەکە باش زۆر حاڵەتێکە خۆ زۆر وڵات دەستور شەیە خۆ عێراق دستوریە بوو دێنێکە بەڵام تەماشا دەکەین سەردەمی مەلەکی ئەو دستورە باشتر بوو لە سەردەمی جمهوریە. سەردەمی جمهوری شۆڕشی کورد ئەو وەزعانەی بەسەرهات لە سەردەمی مەلەکی شاوەتان تەماشا دەکەین شۆڕشەکان یەک لە دوای یەک دەمکوت ئەکرا. گرنگ نییە دەستورەکە سەرۆکایەتی بێ یان بەرلەمانی بێ گرنگ ئەوەیە کورد نەچەوسێتەوە لەو وڵاتانەی کە سەرۆکایەتیان بەرلەمانیە وەکو عەرزم کردی با بڵێن سەرۆک ئاپۆ کە سیستەمێکە سیستەمی بەرلەمانی بوو گرتی و خستێ ناو زیندانەوە و تا ئێستش لە زیندانایە و تەنانەت حتا حیوارشی لەگەڵا ناکرد بەڵام ئەتوانین بڵێن ئەم سیستەمەکە هات حیوارشی هەبوو پرۆژەی با بڵێن کرانەوە بەرەو دیموکراتیەت و چارەسەری کێشەکانی ناو خۆی تورکیا و دەرەوەی لە پرۆژەیە بوو چەند توانیان موفق بن ئەوە شتێکی کەیە توانین دوای قسە بکەینە سەری. زۆر باشە دکتۆر فایق دەڵێ کورد ئەگەر سیستەمەکە سەرۆکایەتی بیان پەرلەمانی بێ چ زەرەرێ دەکات خۆ سیستەم چەند ساڵە پەرلەمانیە و ئەوەش دۆخ و وەزعی کوردە لە نێو تورکیا و لە باکووری کوردستان ئیتر چ کێشێگێ چ زەرەرێک دەکات ئەگەر سیستەمەکە سەرۆکایەتیش بێت کورد زەرەر ناکات؟ بەڵێ من پێشەوە حەزەکەم وەڵامێکی کۆمنتێکم لەسەر قسەکەی مامۆستا هەیە ڕاستە سیستەمی پەرلەمانی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەرانی زیندان کرد بەڵام ئەوەی کە داوای سیستەمی سەرۆکایەتیەکە هەر لە ئێسەوە تەلمیحا دەدا ئەڵێ ئەگەر پەرلەمان موافقەتی کرد لە سەری عەدام من یەکسەر ئیمزایەکەم مەبەستی ئەوەیە ئەو سیستەمی سەرۆکایەتیە ڕاستە ئەو دەستگیری نەکردو پەرلەمانێکە دەستگیری کردووە بەڵام سیستەمی سەرۆکایەتەکە ئامادەکاریەکە بۆی عەدامکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەران خاڵێکە. خاڵی دووەم مەسەلەی دەستورەکە کە بگۆڕێت یان نەگۆڕێت ئەوەیە کە هەر گۆڕانکاریەکە بێ خەڵک بە تەمایە بە تایبەتی پێگاتە چەساوەکانی تورکیا ئەوەی ماف و ئازادیان نییە ئەو گۆڕانکاریان شتێک بێت کە تعبیر لە پێویستەکانی ئەوانیش بکە مەسان ئەگەر بێت و ئەگەر بەهاتایە لەو بەندانەی کە گۆڕانکاریان بەسەرا هاتووە شتێکی تیا وایە کە ئیشارەتی بەوە کوردیان تورکیا وڵاتێکی فرە پێگاتەیە فرە کولتورە فرە زمانە فرە نەتەوەیە ئەلێرا کورد زۆر قازانجیە کرد بەس لێرە مادام ناوی گۆڕانکاریە و هیچ شتێکیشی بۆ کوردتیانە و هیچ شتێکیشی بۆ پێگاتەکانی کەتیانە
لێرە معنایەوەیە پێداگیری ئەکرێتەوە لەسەر سیاسەتە شۆڤێنیە کۆنەکە کە وەکو ئەزانین لە مەو پێشیش پەرلەمانی بووە بەڵام شۆڤێنی بووە. ئەمە خاڵێکێتی. خاڵی دووەم بەنسبەت ئەم سیاست مەدارانەی ئەمڕۆی تورکیاوە ڕاستە هەندێکیان فەرقیان هەیە ئەوانێکە، بەڵام ئێستا ئەردۆغان سیاسەتەکانی زۆر توندا. خەڵک گومانێکە ئەم پیاوە دوایەوەی کە با بڵێن سیستەمی حکومڕانی بوو بە سەرۆکایەتی دەسەڵاتێکی زۆر ئەکەوێتە دەست سەرۆک کۆمار. ئەگەر وەکو ئێستا قسەکە وەکو ئێستا توندە وەکو ئێستا دژی هەموو لایەکە ئەو دەستورە بەکاربێنێ چارەنووسی تورکیا بەرەو چارەنووسێکی خراپ بچێت. زۆر باشە. دکتۆر محەممەد باش. دکتۆر محەممەد گەر بێت و سیستەمی دەستوری ئەو وڵاتە لە سیستەمی پەرلەمانیەوە بگۆڕێ بۆ سەرۆکایەتی ئەردۆغان بەو جۆرەی کە ئێستا باسی لێوە دەکرێت و پێشبینی دەکرێت بەم جۆرە دەبێت، واتە ئەم کێشە گەورانە وێنەکە بەو جۆرە ئالۆز دەبن؟ ئەوەی من ئاگادارم بڕێن لە سیاسەتی تورکیاوە بە تایبەت لە سیاسەتی ئەو حیزبە لە 2002ەوە تا ئێستا کە دیراسەتی وردمانەیە لەسەریان لە تاریخی تورکیا و مێژووی تورکایە یەکەمین کرایەوە بەسەر مەسئلەی کووردە لەلایەن ئەو حیزبەوە بوو، لەگەڵ تێبینی و ملاحەزەشمان لەسەر ئەو هەندێک هەڵوێستی ئەو حیزبە. بەڵام ئەو کرانەوەی کە کرایەوە هەموو کورد دڵی پێخۆش بوو، هەموو تورکیایەکان دڵیان پێخۆش بوو، چونکە کوشتنی ڕۆڵەیەکی تورکیا چی کورد بێ چی تورک بێ چی عەرەب بێ هەر زەرەرە بۆ هەموو دەوڵەتی تورکیا، چونکە کاتێکە پرسیارەکەی لە تورکێک لە ئەنقەرە بێ لە ئەستەمبوڵ بێیان لە هەر وڵات جەیەک بێ کە تورک بێ با بڵێن تورک بێ نەک کورد بێ نەک عەرەب بێ نەک زمانێکی کە بێ، تەماشاکەی کاتی ڕۆڵەکانیان ئەچێتە ناوچە کوردستانیەکان و تایبەتی باکووری کوردستان دڵڕاوشیان تێکەوتەوە تەمەنایەوەکەن کە ئەم شەڕە کۆتایی پێ بێ و ئەم بارەگرژیە کۆتایی پێ بێ، بۆیە هەموو کرانەوەیە و بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و بۆ بێ دانیشتن ببێ بێ حیوار ببێ بێ گفتوگۆ بێ لەسەر پرسی ریفراندۆم تۆ لەگەڵەوە دایت پێ دوایە ئەگەر کورد وەکو پێکاتێکی گرنگ لەم ریفراندۆمەدا بە بەڵێ دەنگ بدا بەما ئەم کێشانە چارەسەرە بن؟ من ئەوەی قەناعەتمەیە و دەریش ئەکەوێت ئەوەی قەناعەتمەیە بە پێی ئەو ئیستیفتایی کە زۆرێک لە مەراکزە دیراساتەکانی ئەوێ کردویانە لە 50 بۆ 55 بە بەڵێ دەنگ ئەدەن بۆ ئەو ریفراندۆمە. ئەوە حاڵەتێکە ئەوە دیراساتی معەمەق هەیە لەو بارەوە. قەناعەتمەیە میلەتی کوردیش ناتوانم بڵێم هەمووی دەنگ نادا با بڵێم بە نەخێر، بەڵکو کوردیش دەنگ ئەدا بە بەڵێ، چونکە کۆمەڵێ مەسائل هەیە ئەگەر ئەو دەستورە بگۆڕدرێ کۆمەڵێ خاڵ هەیە بەندەیە لە دەستورەکەیە بە تایبەت بەندی 62 63 64 سێ بەندە کە هەموو قەومەکانیکەی مەحروم کردووە کە ئیشارەت بۆ دەکا دەڵێ بیر دیل بیر وەتەن بیر بەیداغ واتە یەک زمان یەک وەتەن یەک پەرچەم. لەوێدا ئیشارەت بۆ دەکرێت یەک لە مقتەرەحاتەکان کە هەیە کە من ئاگادارم تعددی زمان یەک زمان نابێت تر لەمڕۆ بەدواوە بۆ تورکیا بە تایبەت ئەگەر بێتە دەستوری و ئەو فەقرانش دەگۆڕن دوای ئەوە و لە هەمان وەختا یەک بەیداغش نابێت. ئێستا بەیداغێکە وەتەنێکە بۆ هەمووی، بەڵام کورد ئەو وەختە قازانج لەوە دەدەکا کە تعددی زمانە زیاتر لە زمانێک بەس نەک زمانکەواتە لەگەڵەوە دایکە کورد دەنگ ئەتراکورد جیبال بێ شەخانی لەگەڵەوە دایکە کورد بە بەڵێ دەنگ بدا بڵێ چونکە مەسلحەت و بەرژەوەند کاک ئشارەتی بۆەوە کرد کە عەجەبەن بەرژەوەندی کوردی تێدایە. من قەناعەتمەی بەرژەوەندی کوردی تێدا بێ. ئێستاش یەک خاڵەیە گەر من ئیشارەتیش بێ بکەم ئەم توندەی لە ئۆردوغانەوەیە یانەوە تا لە هەر کەسێکی سەرۆک وەزیرانەوەیە بەرامبەر مەثەلەن کورد و بەرامبەر ئەمە ئەو وەختە ئەو دەستکراوەتر ئەبێ بۆ ئەوەی چارەسەری کێشەکان بێ کە وەکو تەقریرەکەشتان ئاماژە و ئیشارەتی بۆەوە کردووە، چونکە ئەوان ستراتیجێتی 2023یان هەیە دەیەمین دەوڵەت بێت لە دنیاە. زۆر باشە. دکتۆر فایق، دکتۆر محەممەد بازانیاڵی لەگەڵەوەدام کە کورد بە بەڵێ دەنگ بەم ریفراندۆمەدات بە بەڵێ دەنگ بەوە بدا کە سیستەم لە پەرلەمانی و بگۆڕێ بۆ سەرۆکایەتی لەبەرەوە ئەمە لە بەرژەوەندی گەلی کوردایە. تۆ دەڵێ چی؟ تۆ لەگەڵەوە دای؟ نەخێر من بە پێچەوانەوە ئەڵێم ئەگەر خەڵک لە تورکیا زۆرینەی دەنگ بە بەڵێ بن بۆ دەستورەکە ئەو کاتە وەزعی دیموکراسی
مافی نەتەوە جیاجیاکان ئێستا چەند خراوە بەرەو خراپترە چێ چونکە مەسلەیەکی کوردی هەیە ئەڵێ نیشانەی ڕۆژ لە سەرەتا دیارە ینی بنە ڕۆژە دیارە لای خۆمان ئەڵێن مەسان ئێستا ئەردۆغان لەسەر هەڵکردنی ئاڵای کوردستان لە تورکیا هەڕەشەی کردوتی ئەگەر ئاڵاکە هەڵنەگرن زۆر لە سەرتانەکەوێ بە قورس لە سەرتانەکەوێ یەڵدرم سەرۆگۆزیرانی تورکیا دێت بۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە دەستوری عراقا اعترافی پێکراوە کە هەرێمی کوردستانی عراقا ئەوڵێ باکووری عراق باشە ئەمانە ئێستا دەسەڵاتێکی کەمیان هەیە وابیرەکەنەوە وا قساکەن و وا هەڵوێز نیشانەدەن ئەگەر لە ئایندا دەسەڵاتێکی زۆرتریان هەبوو تا ئێستا ئەبێت چی بکەن ئێستا مەسەرەن ئەو وەزعی کە لە باکووری کوردستانە هەیە ئەو هەموو سەرکردانەی پارتی هەدەپە ئەو هەموو هاوسەرۆکە شارەوانیانێک کە خەڵک هەڵی بژاردوون ئەو هەموو ئەندامانەی هەدەپە کە دەستگیر کراون ئەو هەموو کەناڵی ڕاگەیانانەی کە ڕخنەیان گرتووە هەمووی داخستون ئێستا بە دەسەڵاتێکی کەمەوە وایان کردووە ئێستا لە راپۆرتەکەی خۆتانە باسیەوەتان کرد هەر لافیتەیەک نای لەسەر نووسرابێ هەر سرودێک گوتبێتی نابۆ ئەم ڕێفراندۆمە قەدەغەیان کردووە باشە ئەگەر ئەمانە ئێستاوا بکەن ئەخۆ لە ئایندا چیەکەن لەبەرەوە من لەو باوەڕام ئەگەر بێت و بەڵێ سەرکەوێ بۆ ڕیفراندۆمەکە وەزعی کورد وەزعی دیموکراسیەت مافەکانی مرۆڤ مافی ئازادی ڕادەبڕین لە تورکیا بەرەو خراپترە چێت تا ئێستا زۆر باشە دکتۆر محەممەد بازیانی ئەگەر وەزعی کورد بێت و ئەم ڕیفراندۆمە بە بەڵێ دەنگ بەدەستبێنێت دەنگی بەڵێ بەدەستبێنێت ئەگەر بێت و سیستەم بگەڕێ بە سەرۆکایەتی ئەگەر وەزعی کورد بۆ لە ئایندەدا خراپ دەبێت پرسی دیموکراسی لە ئایندەدا بەرەو خراپی و لاوازی دەچێت وەک دکتۆر فاق دەڵێ ئێستا بە سیستەمی پەرلەمانی و بەو دەسەڵاتی کە هیانە بەو جۆرە دژایەتی کورد دەکەن ئەگەر لە ئایندەدا ئەو هەموو دەسەڵاتیان پێ بدرێ بەبوونی ئەم ڕیفراندۆمە و گۆڕینی سیستەمەوە ئەو کات خراپ دەبن ئیتر بۆ کورد بە بەڵێ دەنگ بدا بەما خۆی حاڵەتەکە ئێستا لە بەرەو ڕووی ڕیفراندۆم ئەڕۆن بە طبیعەت هەدەف لەگەڵ یانیە جەهەپە تا ڕادەیەک لەگەڵ هەندێک لە یاسارەکان و چەپێکان لەگەڵ یانین ئەوەی کە بەدەستی ماوە میلەتەکەیە و مەهەپەیە دەیەوێ مەهەپە ڕازیکە بەم تەسریحاتانە مباشرەتەن دوای ئەوەی کە با بڵێن سیستەمەکە دەگۆڕدرێ لە دەستورە لە بەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی ئەو وەختە دەرئەکەوێ ئێستا پێشوەختە ئەو با بڵێن ئەنجامە بگەیتە دەستەوە کە خراپتر ئەبێ هەموو دیراستەکان وا پیشانەدا کە کرانەوەی ئەکرێتەوە و چییە کرانەوەکە چییە چۆنە دەبێ و کرانەوەکە من قەناعەتی ئێمە ئەوەی کە هەیە مەتەلەن بۆ نمونە ئێستا حالیان حاولێ واکەن ئەو دەنگانەشیان لە دەست نەچێت دەنجی با بڵێن مەهەپەیان لە دەست نەچێت چونکە دەنجی مەهەپە گرنگە وەکو لە راپۆرتەکەی ئێوە شاهاتوە ئەگەر چی تا ڕادەیەک ئەوەی من ئاگادارم لەو ڕاپرسیانەی کە کراوە و عەرزم کردی لە 50 و 55 بە بەڵێ دەنگ ئەدەن کە دایان معنای سیستەمەکە دەگۆڕدرێ 50 زائیدەن یەک ئەیگۆڕێت ئەوە حاڵەتێکە بەبێ کوردی سیستەمەکە گۆڕێت کە من تێگەم فعلەن کرانەوەیەک ئەبێ بەڵێ بەبێ کوردیش ئەگەر کورد بە بەڵێ دەنگ نەدات هەر سیستەمەکە دەگۆڕێت بەقەدەوە دەنگیانەیە کە دەنگی بەڵە بێن بە مەهاپە و ئەکەپە هەمووی بەنەخێر دەنگ نادا کورد بە هەمووی بەنەخێر دەنگ نادا و جەنابتان ئاگادارن بەقەدەر ئەوەندەی ئەو کورسیانەی کە ئێستا کورد لە هەدەپە هەیەی ئەوەندە لە ئاک پارتیە هەیە کورد هەیە لە ئاک پارتیە واتە معنای جەماوەری کورد ئێستا لەوێ هەمووی لەگەڵ هەدەپەیان نییە و جزئێکی لەگەڵ هەدەپەیە و جزئێکی لەگەڵ حکومەتایە و معلومە لای بەڕێستان ئەو هەموو کوردەی کە لەوێیایە ئەندامی بەرلەمانی ئاک پارتین و کوردشن و تا جەماوەریانەیە ئەوە جەنابشتان ئەزان تەزویرات لە تورکیایە و کوجەیی کە نییە ئەو دوانزەی شەو تر هەمووی ئەعلانی نەتایجەکان ئەکرێ ئەو تەزویرە نییە هیچکی کەسێک فعال ناکات لە تەزویر لە تورکیایە واتە ئەوانیش جمهوری خۆیان هەیە لە ناوچە کوردستانەکانیش و بەتایبەت لە باکوورە قەناعەتمەیە هەموو کوردیش بە جواب ناداتەوە چونکە فەردی کورد لەوێ زۆر واعیترە لەوەی کە بە عەواتف ئیشکە بەڵکو تەماشای داهاتووی خۆیەکە مستەقبەلی خۆیەکە وەزعی خۆیەکە کرانەوەی دەسەڵاتەکە تەمەنای زۆرە کات باش دکتۆر فایق پێت وایە کورد پێکاتێکی گرنگە بۆ ئەم ڕیفراندۆمە پێت وایە کورد بەشێکی یان هەندێکی بە بەڵێ دەنگ بدا بەم ڕیفراندۆمە لە پێناوی ئایندەی خۆیدا
ئەوەی کە دەنگەیە بە بەڵێ کورد بێ بۆ ئەو ڕیفراندۆمە ئەوە لە پێناوی ئایندەی خۆی ئەو دەنگە نادا ئەوە هەندێکیان لەو کوردانەی کە کاک دکتۆر باسیەکە لە تورکیا ڕاستە هەیە خەڵک هەیە سەر بە ئەکەپەیە ئەمانە هەندێکیان هیچ بەلایەنەوە مەسلەی کورد و ئازادی و مافی مرۆڤ و دیموکراسیەت گرنگ نییە ئەوانە پەیوەندیەکی ئەتوانین بڵێین مادی لە نێوان ئەو سەرۆک عشیرەتانە و پارتیداد و گەشەپێدانە هەیە هەندێکیشان مەسلەی ئایدۆلۆژیە ینی قەزیە مەسایەسە بمایە نەمانوێت ئێستا پارتیداد و گەشەپێدان حیزبێکی سەر بە ئیسلامی سیاسیە گەلی کوردیش گەلێکی موسڵمانە خەڵکێکی زۆر هەیە لە ناو گەلی کووردا وەکو هەر نەتەوەکانیکە بەلایەوە گرنگترە کە باڵێکی یان ڕێبازێکی ئیسلامی سیاسی لە دەسەڵاتا بێت تا باڵێکی سیاسی یا ڕێبازێکی سیاسی نەتەوەی ئەم دوو حاڵەتە هەیە لە باکووری کوردستانە لە ڕابردووشە لای ئێمەش بووە کاتی خۆی ئێمە کە شۆڕشمانە کرد تێکۆشانمانە کرد پێشمەرگەمان هەبوو ڕێخستنی ناوشارمان هەبوو خەڵکمانە گیرا خەڵکێکی زۆر هەبوو لەگەڵ حکوومەتا بوو زۆربەی لەبەر بەرژەوەندی خۆی هەندێکیش لەبەر هۆکاری ترە لەبەرەوە ئەمە زۆر احتیاجی بەڵام من ئەڵێم ئەو کەسانەی کە دەنگ بە بەڵێ ئەدەن کورد بن هیچ لە پێناو بەرژەوەندی کوردانیە لە پێناوی بەرژەوەندی تایبەتی خۆیانە یان هەندێک ڕاوبۆچوون و ئایدۆلۆژیات و عەقیدەی خۆیان هەیە کە ئەوان لەوانەیە مەسەلە ئاینیەکە زۆر بەلایەنەوە گرنگتر بێت لە مێژووشە وا بۆ ئێمە یعنی ئێمەی کورد بەردەوام ئەو وڵاتانەی کە حکمیان کردوین یا داگیریان کردوین یا زوڵمیان لێ کردوین یەکێتیەکی ئاینیمان هەبووە لەگەڵ ئەو وڵاتانە ئەم مەسەلەی ئاینە زۆر جار لە ڕووی سیاسیەوە کاریگەری لەسەرمان هەبووە وای لێ کردوین کە دەست لە مافەنەتەوەیەکانی خۆمان هەڵگرین لە پێناوی مەسەلە ئاینیەکان و سیاسەتەکانی وڵاتە ئیسلامیەکاندا زۆر باشە دکتۆر محەممەد بازیانی ئەوانەی کە بە بەڵێ دەنگ دەدەن بە گۆڕینی سیستەمی سیاسی لە نێو تورکیادا لە پێناوی بەرژەوەندی و بەرژەوەندی مادی و لە پێناوی بۆ نمونە بیرێکی ئایدۆلۆژی لە پێناوی ئایندایە من ناتوانم ئەو تەنها ئەوەندە بڵێم بەڵکو زۆر حیزبەیە با بڵێن لە کوردستاندا و منهجی دیموکراتێتشی وەرگرتووە بە بەڵێش دەنگ ئەدا ئەو مەسئلەیەکە تەنها هەدەف نییە لەوەیە هەدەف ڕاستە زۆرینەی هاوردووە کەسانی چەپیش زۆر دەنجیان بۆ داوە لە تورکەکان لە عەرەبەکان لە خەڵکیی کە ئەو ئێمە ئەومان لە یاد نەچێت چونکە بەڵگە و دەلیلیشمان لەسەر ئەوە نزیکەی 21 کورسی بەرلەمانیان با بڵێن نەهاوردەوە لە هەڵبژاردنەکەی دۆمە و 59یان هاورد لە 80 بوو بە 59 چکە زۆرێک لە چەپیەکانیش تەوەقوعی ئەویانە کرد کە هەدەف بتوانێت با بڵێن کۆمەڵە شتیکە بگۆڕێ نەک بەس تەنها خۆی حەسرکە لە قەزەیەکی قەومیە ئەوان بە تەسەووریکی گەورەتر تەماشایانە کرد وەکو لایەنێکی چەپی لە تورکیایە دۆزی تورکیا بەنەوەیەکی کە بەرێب وەیە لە هەڵبژاردنەکانی دووەمە تەماشا دەکەین 21 کورسی بەرلەمانی لەدەستدا حاڵەتێکە ئەتوانم بڵێم ڕاستە میلەتی تورکیا میلەتێکی موسڵمانە بە عموم و تاریخییانێ لە ئیسلامە و کوردیش ئەتوانم بڵێم ئیلتیزامی مەناطقی کوردی و ناوچە کوردیەکان زیاتر ئیلتیزاماتیان هەیە لە هەندێ شوێنی تورکەکان لە بواری دین و ئیلتیزام بەدینەوە و حقیقەتە ئەوەی کە کاک دکتۆر فایق ئیشارەتی بێکاوە حقیقەتە و ئەوەش مافێکی خۆیەتی ینی کوردیش مافی خۆیەتی بەڵام ئەتوانین بڵێن ئەماگە بەراوردێ بکەین لە بینی سیستەمەکانی دەسەڵاتەکانی پێشی ئاک پارتی و ئاک پارتی سەردەمی ئاک پارتی کۆمەڵێک کرانەوەی باش کرایەوە بەڵام نەتوانرا و فرسەتانە وەکو پێویست ئیسفادەی لێ بکرێ هەم کورد وەکو پێویست نەیتوانی ئیسفادەی لێ بکە هەم هەندێ لە تورکەکانیش وەکو پێویست مامەڵیان نەکرد یعنی ئەو عمق استراتیژیەی دکتۆر ئەحمەد داودۆغڵۆ ئەگەر جێبەجێ کرایە زیاتر لە 60 لاپەڕی لە عمق استراتیژیەکە تەرخان کردو بەس بۆ مەسەلەی قەزەیەی کورد و فعلین کرانەوە و چارەسەری و لە هەمان وەختا ئەوەشمان لە یاد نەچێ ئەو حیوارەی کە لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلانە کرا لەگەڵ هاقانە و کۆمەڵی کرانەوەی کە بوو باشووری کوردستانی سەرۆکاتی بڵێن هەرێم و حیزبە کوردستانیەکانیش دەورێکی باشیان هەبوو تێدا ئەوە کرانەوەیەک بوو بە مەسلحەت و بەرژەوەندی هەم باشوور بوو هەم باکوور بوو ئەوە حەقیقەتەن زۆر باش و کۆمەڵی کرانەوەی دیموکراتی باشتریش کرا ئەوە مەسەلەیەکە ئەگەر ئێمە باسی بەستەنها مەسەلەی کورد کەین خۆ تا جهێتێکی کەش کە ئینقلابەکەی کردووە جەماعەتی با بڵێن گولێنن
خۆوانە زۆربەی زۆریان تورکشن ئەوە بە هەمان شێوە وەزعێکە یعنی ئەوە حاڵەتێکە لە کاتێکا کە دەوڵەت ئەکەوێتە حاڵەتێکی با بڵێن ناجۆرەوە و ئینقلابێکرێتە سەریا دەوڵەت حەقی خۆیەتی لە هەموو دەوڵەتێکە حەقی خۆیەتی کۆمەڵی ئیجراعات بکە کۆمەڵێ پرسیار بکە ژینا دەوڵەت چۆنە ڕابڕێەوە ئەگەر بێتە فەوزاوەریەکە بێت و ئینقلابکە وەکو عێراق و وەکو ئێستای کە عێراقی تێداین شیعە لەلایەک و سونە لەلایەک و با بڵێن کورد لەلایەک و بە ناوی شتێمە سیستەمەکەمان سیستەمێکی دیموکراتیە ئەوە ناکرێت ئەبێ سیستەم یان دیموکراتی بێ بە حقیقت یان ئەوە تا ئەبێ یعنی حکوومەتی شتێک بکە لەگەڵەوە ئێمە تێبینیشمان هەیە لە هەندێک کار کە کراوە وتەنان بە ئاشکرا بەڵام ئەوەی لە ڕابردوودا ئاکەپە کردوێتی دروست بووە بەم شێوازە هەدەپە دەسەڵاتدارێکی دروست بووە نەخێر هەمووی دروست نەبووە نەخێر هەمووی دروست نەبووە بەڵام ئەتوانین ئەگە بەراوردی کەین لەگەڵ سیستەمە دەسەڵاتەکانی کە بڵێ کۆمەڵی ئیشی باشی کردووە کرانەوە بەرەو دیموکراتیت باش بوو حیوار لەگەڵ عەبدوڵڵا ئۆجلانە باش بوو لەگەڵ هەدەپەیە سەردانیان بۆ کوردستان و ڕەفع هەتا هەڵکردنی ئاڵای کوردستان کە ئێستا لە با بڵێن فڕۆکەخانەی ئەتاتورکا بەرز کرایەوە خۆ دەستکەوتی گەورەی ئەما بێ تەنها یەک لایەنی تەماشا نەکەین کە ئێستا حملەیەکی با بڵێن ڕیفراندۆم هەیە کۆمەڵی قساکەنەوە حقیقەتە ئەکرێت لە سیاسەتیا دوویە ئەوەی کە لە دەرەوەی شتێکەوەی لە پشتی پەردەشە زۆر شتێکی زیاتر کاک دکتۆر فایقی زۆر باشە زانێ یعنی دوو پشتژێر پەردە و سەر پەردەش هەیە ئەوە موزوعێکە ئێمە چاچی لێ زانین نەکەر ئێرە لە هەموو وڵاتانی دنیای ئەو شتانە هەیە لە چی چاکە زانی ئەی بۆ ئێمەش ینی بزانین ئەو خەڵکەش بزانێت چی ئەمەی ژێر پەردەکە ئەوەی پشت پەردەکە چییە دکتۆر ژێر پەردەکە من قەناعەتمەیە دوای ئەم ڕیفراندۆمە ئەم گشت پرسیە کرانەوەیەک ئەکرێ وەکو لە راپۆرتەکەی با بڵێن ئەو صحیفە بەریتانیا ئیشارەت کراوە من قەناعەتمەیەوە ئەکرێ و ئینفتاحێکش ئەبێ بۆ قەزیەی کورد کرانەوە چونکە هەر ئەوەش نەبێ با بڵێن حتا ئەگەر ئەوان لە بەرنامەشیانە نەبێ خۆیان ئەوان مادام مەشروعێکیانەیە بۆ 2020 ینی استراتیژیەتیان ئەم استراتیژیەت ئەگە چارەسەری کێشەی کورد نەبێ ناتوان وەکو پێویست ئەو استراتیژیەتیان جێبەجێ بۆ 2023 کە دەیەمین دەوڵەت بێ لە هەموو بوارەکانە لە بواری دیموکراتیا لە بواری ئابووریا لە بواری سەنعەتە لە بواری فەضایە ئەمانە ئەوان استراتیژیەتیانەیە وا ئەژین ئێمەش مەفروزە کوردش ئەبێ بە استراتیژیەت بیکەین نەکەر ئێمە بە عەواتف کۆمەڵی عەتفڕا کێشین و ئەمڕۆ قسەیە بکەین و سبەی دووسبەی قسەیەکی کە باش دکتۆر فایق ئەوەی کە لە ژێر پەردەوە هەیە ئەوەیە کە لە مەسلحەتی کوردایە و ئەگەر سیستەم بگۆڕێت لە پەرلەمانی و بە سەرۆکاتی کرانەوە دەکرێت کرانەوە دەبێت بەڕووی کووردا و بۆ نمونە بە جۆرەکان پرۆسی ئاشتی جارێکی دیکە دەست پێکاتەوە و گۆڕینی سیستەم لە بەرژەوەندی و مەسلحەتی کوردایە بۆ ئایندە ئەوەی ژێر پەردەکە چیە پشت پەردەکە ئەوەی کاردکتۆر ئەوێ وا بڵێ هەڵێ ئەردۆغان ئێستا فێڵ لە مەهاپاکە تاوان بە بڕای من ئەو هەندێشتی باس کرد کرانەوە ڕاستە بیدایەت هەندێک سەرکردەی پارتی داد و گەشەپێدان هەبوون باسی چارەسەری کێشەی کوردیانە کرد گفتوگۆیان دەست پێ کرد بەڵام ئەو گفتوگۆیانە ینی بە ئەنجام نەگەیشت و ئەو کەسانەی ئەو بەرپرسانەی کە هەوڵی گفتوگۆکەیانەدا ئەوانە کەناریان گرت ئێستا نەماون ئێستا مەسەلەن سەرۆک کۆماری پێشوو سەرۆکوەزیرانی پێشوو ئەمانە هەندێک لەوانە بوون جێگیری سەرۆکی سەرۆکوەزیران وابزانم ئەوەی کە ساڵی 2013 پەیماننامە دەخاڵەکەی خوێندەوە ئەوانەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجلانی لە زیندانەوە ناردبووی ئەم حاڵەتانە هەبوو بەڵام ئێستا ئەوەی منەی بینم بە بڕوای من پێشەوانەی ئەوەی کاگدکتۆرەوەی بۆ چونکە من گەیشتومەتەوە قەناعەتە ئەکەپە ئەو سیاسەتی جێبەجەیەکە ئێستا سیاسەتی مەهەپەیە سیاسەتی ئەکەپە نییە مەسەن بۆ نمونە ساڵی 2013 پارتی کرێکەکانی کوردستان ئاگربەسی ڕاگەیان عەبدوڵڵا ئۆجلان وتاری نەورۆزیدا بەرەو ئاشتی ڕۆشتین یەکێک لە شتەکانی پشت پەرداوە بوو کە تورکیا هاوپەیمان و دۆستایەتی لەگەڵ کوردانی ڕۆژاوای کوردستان بکە باشە یەکێک لە ئەنجام ینی داواکاریەکانی پارتی کرێکەکانی کوردستان کەجەکەیە پەکەکەی هەرچی ناوەنین ئەوە بوو کوردی باکوور لەگەڵ تورکیا ڕێکەوتنێ بکە و تورکیاش هاوپەیمانی و دۆستایەتی لەگەڵ ئەنجام کوردانی ڕۆژاوا بکە تورکیا ئەمەی نەکرد تورکیا تاتوانی یارمەتی داعش و بەرەی نووسڕەیدا و دژایەتی خۆی بەردەوام کرد دژی کوردانی ڕۆژاوا هەتا ئەم ڕۆژگەر پێی بکرایە ئێستا هەموو ڕۆژاوای کوردستانی گرتبوو ئەگەر ئەمریکا و رووسیا و هاوپەیمانەکان نەبووایە جا لێرە من بۆچی ئەمە بازەکەم
لەبەرەوە لەو قەناعەتە ئەوەی کاک دکتۆر کە احتیمالە چاوەڕوانی بکە بڵێ سبەینێ ئەردۆغان دەسەڵاتێکی زۆریە بێ لەگەڵ دەسەڵاتی زۆری هەبوو تر ئەو عرقلانەی لە ڕێگەیە بووە نامێنێ دەست بە گفتوگۆیەکە و زیندانە سیاسەکان ئازاد دەکا و لەگەڵ عەبدوڵڵاوجانان دەست بە گفتوگۆکە و لەگەڵ پەکەکە دەست بە گفتوگۆکە تا دوایی من زۆر ڕەشبینم بەرامبەر بۆ بۆچوونەی کاک دکتۆر هیوادارین وابێت. زۆر باشە. دکتۆر محەممەد بازیانی دوا کۆمنتت؟ من سپاسی کاک دکتۆرەکەم بەڕاستی ئەم زمانی حیوارەی ئێمە بەڵێ زمانێکی ڕێکوپێکە و ئەمانەوێ ئەم میلەتی خۆمان تێ بگا لە مەجرایاتی ئەحداث و ئەوەی کە ڕوئەدا ئەو من قەناعەتێکمە من وەکو بەس سەرۆکی حیزبێک ئیشارەت بەوە ناکەم بەڵکو وەکو مەرکەزێکی دراساتی مەبنی لەسەر معلومات بۆ نمونە دوا کۆمنتم ئەوەیە پێش دوای هەڵکردنی ئاڵای با بڵێین کوردستان لە کەرکووک یەکێ لە مەرکەزە دیراساتەکان کە زۆر نزیکە لە مەصدەری قەراری تورکیا پرسیارێکی لە من کردوتی دید و بۆچوونی تۆ چۆنەوە ئێمە حەزەکەین بە بەهەند وەریگرین وتم حەزەکەم بە سەراحەتەن پێتان بڵێم ئەوەستەی جۆشیان لێ منە وتم کورد ئەبێ بە دەوڵەت و ئەم ئاڵا هەڵکردنەی سەرەتای دروستکردنی دەوڵەتە و دەبێت دیفاکتۆ واقع مامەڵە لەگەڵ ئەم دەوڵەتەیە بکەن و دەبێ میلەتی خۆتان ڕابێنن لەسەر بەهەندیان وەرگرت جیرانی ئێوە ئەبێ بێ مامەڵە بکەن لەگەڵیان بەڵێ مەسیجەکەیان بە ئاشکرا وەرگرت وتیان ئێمە ئەوە بوو وەڵامەکانیان کە سەرۆکوەزیران و انتخاباتە بەڵێ من ئاگادارم ئەو سەرۆکوەزیران وەکو عەرزم کردن ئەمە حاڵەتێکە ئەوێ استیقطابی ئاڕا بکەوە یەک من شتمەیە کۆمنتێکی بچووک لەسەر فەرمانەکانی کاکە دکتۆر زۆر بە کورتی بەنسبەتی تورکیاوە بە حقیقەتان تورکیا دەوڵەتی مؤسساتیە یعنی مؤسسەیە بە حکم بەڕێوە ئەبا ئەوە نییە مثلەن حزبێک ئیتر تەحکم بە هەموو مەبادئێکی بکات چونکە سیستەم هەیە لەوێ بتەوێنێتێ ڕاستە تێبینیمان لەسەر سیستەمەکە هەیە بەڵام دەوڵەتی سیستەم و دەوڵەتی دەستور خۆ ئێستا ئەوە توانێت کۆمەڵی مەسائل بکە بەبێ ئەوەی سەلاحیەتی ڕێی جوهری کۆمەڵی سەلاحیەتی بەڵام ئەوە دەوڵەتێکی سیستەماتیکیە لەبەرەوە من قەنەعەتمەیە هیواشم وایە و قەنەعەتشمەیە و بە قەنەعەتەوە کە چارەسەری کێشەی کوردیش ئەبێ و کرانەوەیەکی باش ئەکرێتەوە ئەحمەد داودۆغڵو تا ئێستا ئەندامێکی ئەو حیزبێ و خاوەن مهندسی ئەو کرانەوەیە و ئێستش دەوری گەورەی هەیە کاک دکتۆر ڕەنبێ ئاگادار نەبێ ئەسڵەن بەیەکەوە ئەڕۆن بۆ نێژ و کۆمەڵی مەسائلی کە هەیە کە ئێستا لەوانەیە وەختی ناتوێ من ئیشارەتی پێ بکەم لە دەرفەتی کە ئینشاءڵڵا ئیشارەتی دەستخۆش دکتۆر فاق زۆر بە کورتی هەندێک باز لەوە دەکەن گەربێت و ئەم ڕیفراندۆمە پرسی هەمواری دەستور بە بەڵێ دەنگ بەدەست نێنێت پێدەچێت وەک پرسی هەڵبژاردن وەک مەسەڵین دوای کوتەداکە گرژی و ئاڵۆزی لە نێو تورکیا دروست بێت ئەم ئەگەرە چییە؟ ئەگەری دوای بەدەستنەهێنانی بەڵێ بۆ ڕیفراندۆمەکە ئایندی تورکیا چی دەبێت؟ بە بڕای من ئەگەر ئەو ڕیفراندۆمە بەڵێ بەدەست نێنێ ئەو کاتە ئەم حاڵەتی کە لە تورکیا هەیە ئێستا مەسەلەن وەزعی گوڵەنیەکان چۆنە وەزعی کوردان چۆنە وەزعی ڕۆژنامەکان و کەناڵەکانی ڕاگەیاندن چۆنە ئازادی سیاسی چۆنە تەعامل لەگەڵ وڵاتانی ئەوروپی و لەگەڵ وڵاتانی ترا چۆنە کە ئێمە ئەو خیتابە نازانم چی بڵێ جاری وا هەیە بڵێ ئەو شێتانەی بەرپرسانی دیبلۆماسی بە تایبەتی تورکیا یعنی زۆر شتی نامەنتیقیە ئەمە بەردەوامە بێ و ئەگەر بەردەوامیش بێ ئەو وڵاتەی کە زۆر زەرەرەکە لە پێشەوە تورکایە چونکە تورکیا پێویستی بە دیموکراسیێکی ڕاستەقینە هەیە دیموکراسی ڕاستەقینە تەنها ئەوە نییە مافی تاک هەبێ تاکێک ئێستا کوردێک بێ تورکێک بێ عەرەبێک بێ لە تورکیا ئەچی ئەتوانێ چالاکی سیاسی بکە بەڵام بە ناوی پێگاتەکەیەوە نا بە ناوی نەتەوەکەیەوە نا بە ناوی تورکێکەوە بە ناوی تاکێکەوە بەس دیموکراتی ڕاستەقینە ئەوەیە چەرکەسێک و ئەرمەنێک و کوردێک و تورکێک وەکو پێگاتەیەکی جیاجیا بۆیان هەبێت چالاکی سیاسی و بڕیاری سیاسی بدەن لە تورکیادا. دکتۆر فاق گوڵپی شارەزا لە کاروباری تورکیا ئەو کات دکتۆر محەممەد بازانی ڕێخەری گشتی بزاوی چاکسازی و گەشە و شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆی لەم پانۆرامایە لەگەڵمان بوون.